چۆن خۆت هیپنۆتیزمەکەی بۆ فێربوونێکی باشتر؟ یەکێک لەو پرسیارانی زۆرێک لە بەشداربووانی کۆرسی هیپنۆتیزم لێمە پرسن ئەوەیە من چی بکەم بۆ ئەوەی هیپنۆتیزم بەکاربێنم بۆ فێربوون. لێرە هەوڵەیەم کە بە کورتی وەڵامی ئەم پرسیارە بەمەوە. ئەویش ئەوەیە یەکەم ئەو ڕێگریانەی وا ئەکەن کە ئێمە فێر نەبین، جاری وا هەیە کاردواخستنە، جاری وا هەیە بێزاربوون و بێتاقەتبوونە لە دەست ئەو پرۆگرامی کە ئەمانەیە فێری ببین. ئەمە هیپنۆتیزم تۆ توانین لەو ڕۆ بەکاربێنی کە دوای ئەوەی چوویتە قۆناغی خەوی قوڵ یان تەنها خەوی سووکت بەجێهێشت، تۆ ئەتوانی خۆت تێستکەی بزانی ئایا تەڵقینەکانت کاریگەریان ئەبێ لەسەر جەستت، وەکو ئەوەی کە هەست بە بەشێکی جەستت ناکەی، یان ناتوانانی پێڵووی چاو هەڵبێنی، یان ناتوانانی دەستت بجوڵێنی، یان ئازێکی بە خۆت لە قۆناغێکی هیپنۆتیزمە ئەزانین کە دەست ئەڵی بەرزە بێتەوە بەرزە بێتەوە، نزمە بێتەوە نزمە بێتەوە. بەم شێوازە کە گەشتیتە ئەو قۆناغە خۆت تەڵقینەکەی لەسەر ئەوەی کە تۆ بۆ هەمیشە بە کتێبەکان دڵت ئەکرێتەوە، تۆ خۆشحاڵەبی بەوەی کە لە کاتی فێربوونای و ئەتوانی خۆت بێنیتە پێشچاوی خۆت، تۆ لە کاتی فێربوونایت و زۆر دڵت خۆشە و بە ڕاهێنان چەند جارێک کە خۆت هیپنۆتیزمەکەی تۆ ئەتوانی ئەو گرفتانە نەهێڵی. ئەمە ڕێگایەکی تر ئەوەیە کە تۆ بابەتێک ئامادە ئەەکەی، وەکو ئەوەی کە ئەتەوێت سوورەتێکی قورئان لەبەرکەی، ئەتوانی یان مەسەلەن ڤیدیۆیشی تایبەت بە فێربوونی زمان، تۆ ئەتوانی ڤیدیۆکە ئامادە بکەیت. پاش ئەوەی کە قۆناغی ریلاکسیشنت تێپەڕان، ئەتوانی مۆبایلەکەت بگری بەدەستە و بیخەیتە سەر ئەو ڤیدیۆیە و سەماعەت لێ گوابێ. پاشان لەگەڵ سەرەتاکانی بیستنی دەنگەکە تۆ هەر تەرکیزکەرە سەر ئەوەی کە تۆ ئەو قۆناغە ببڕی کە خۆت تەڵقینەکەی بەوەی کە تۆ ئێستاکە مێشکت زۆر بە باشی ئەم زانیاریانە وەرەگرێ و دوایی لە مێشتا ئەمێننەوە و تۆ ئەو کاتە تەرکیزێکی زۆری ئەخەیتە سەر، جارجار پێچە خۆشت ئاگا و لی نەمێنێ، ئاگاتە گەڕێتەوە. ئەمە شەپۆلی فێتایە و تۆ لە حاڵەتێکی فێربوونی زۆر خێرا و زۆر باشیت، بۆیە ئەتوانی لەو حاڵەتا بمێنیتەوە بە درێژایی ئەو وانەی کە تۆ گوێی لێگریت. و ئەگەر دوای ئەوەش بچیتە ناو خەوی سروشتێر ئاساییە، بۆیە شەوان ئەتوانی پێشخەوتن تۆ خۆت هیپنۆتیزم بکەی و گوێ لە دەنگێک بگری، پاشان بخەوی بەسەریا. ئەمە یارمەتیتە کە زانیاریەکە بە شێوەیەکی باش لە نائاگاتە خەزم ببێ. بەڵام تۆ هەر پێویستت بەوەیە دوای ئەوەی کە بەهۆش خۆت هاتیتەوە، پاش ئەوەی کە خەبەرت بوویەوە هەر کاتێکی تر کە ئاگات لە خۆتە بەباشی، لەو کاتا تۆ ئەو زانیاریانی کە خستوتە ناو مێشکت جارێکی کە چالاکیان کەیتەوە. بۆ نمونە ئەتوانی تەکنیکەکانی یادگە بەکاربێنی بۆ چالاکردنەوەیان، وەکو ئەوەی کە تۆ گوێت لە سوورەتێک گرتووە چەند جارێک لە کاتی هیپنۆتیزمە، بەڵام لە حاڵەتی ئاگایی و لە حاڵەتی ئاساییە توییت ژمارەکان پەیوەستەکەی بە ئاەتەکانەوە بۆی بە پێی ژمارەکان ئاەتەکانت بیرکەوێتەوە، یان تۆ زانیاریەکان ئەتوانی کە کردوتن بە فلاشکارت ڕاهێنان بکەی لەسەر ئەوەی کە بیرت بکەوێتەوە و تۆ ئەتوانی بەم شێوازە سوود لە هیپنۆتیزم وەربگری